سڵاف بینەرێن هێژا و خۆشتیوی بینەرێن کەناڵێ بادینان سات ددمەکیدا ژیانە وڵاتیان بەرەف باش بوونێ vediçû û her êk bi şêweyekê pêtiviyên xwe yên malê dikirî eger bi qist jî ba digel me dabin da ku bizanîn qistê heyvane heta çira dey kartêkirin li welatiyan kiriye taybet piştî hebûna qeyrana darayî û kêmkirina mûçeyê. وەکی ئەم بینیتە سەرەدا ناوێ کۆمپانیای کریە بۆ کڕینا کەل و پەلان تۆ بقست دکڕیان ژی بکار والله ئەمن قەت بەخۆم حەزم لە شتی قست نییە لەبەرەوە دەزانم زیادەی دێتە سەر زیادەی دێتە سەر کە شتێک لە توانای مندانەوی بە قست ناکڕم کەینێ هەمبوو بە ئیستراحەت دەکڕم نە ئەبەد ئەمن بە قست شۆل نەکردی و حەشم لێ نیانی نا کەیفم پێ نایە لەبەرەوەی ڕوودا زۆر هاتێ من لە بە دەردەگوتی سابقا زۆرشتی لە سەقز ڕوویدایە مشکلە زۆر چێ بووە چ بوو دروست بووە چه مشکلە ڕووداوەی خۆش دەجێڕمەوە جارێک ئەمن بەری باسی قەدیم دەکەم تقریبان 20 ساڵ پێش ئێستا ئامۆزایەکی من هەبوو ئەنگوت پێشم پسمام هەبوو گوتی دۆستە چیمە هاتەکەنە من ئەو ئامۆزای من وەزعی باش بوو هەبوو بوو گوتی هاتەکەنە من پرسیاری ئەوەی دەکردم گوتی 700 دینارم دەوتی ئەوقتی پارێ سویسری بوو گوتی 700 دینارم بدێ بە قست گوتی وتم لۆ چتە گوتی وەڵی لۆ مێز تەلەڤیزیۆن داکڕم ئەم بزانم ماشەڵڵا شتەکە ڕێکێت وتی لۆ مێز تەلەڤیزیۆن تا وەختی باسی گرانی دەکەم قەدیم گوتی گوت ئەمش گوتم وەڵا نادەمێ گوتی لۆ نادەی کور ئەمە دۆستین خزمین گوتی دەزانین لۆ نادەم گوتی وەڵی ئەمن بەخۆم مێز تەلەڤیزیۆنم نییە پارەکەم هەیە بەس مێز تەلەڤیزیۆنەکەم نییە کەینێ بەخۆم مێزەکەم هەبوو ئاینت دەمە تو بە قەستە گوتی نەیدایە ئەمە شتێکی زۆر خۆش بوو لێ ڕووداوم لۆنگۆ جێراوە تو خدانەوێ کۆمپانیە بەێ پێشەکی بە خێراتتان دەکەم بەخێر بن سەر چاوان فەرمو هەر پرسیارێکتان هەیە کەل و پەلێن خۆ قست فرۆشن یان نە بلا پێشتر کەلوپەل بە قست دەفرۆشا و معاش هەبوو ئیدارەت خەرچی باش بوو شۆل باش بوون ئەوە بوو بەڵام ئێستا ئەوانەی ئەمە بەخۆمان بایعی جوملەینە LCS هەر وکالەکەی خۆمەمەوادی تەوزیع دەکەم سامەش وەمان لێهاتێت لە ترسی ئەوەی کە ئەو دکاندارانە هەمویانە قوستانیان بۆ نەگەڕایتەوە پارەیان پێ نادرێتن زۆریشی ئێستا خەڵکی قەرداری مەیە پارەکەی بۆ نادرێتن لە قست لە سۆران نابرێن لا و لێرە لا جێشە ئەوەش هەمووی دەگەڕێتەوە سەبەبی معاشەکەیە نەمان معاشەکەی پارە نەبوونی بازاڕی و قەیرانە دارایی تەسیر بەلێ بەلێ قەیرانە دارایی تاسیری 100% کردیە نەک وڵاتیان دهێن داوای کەل و پەلەکان دکەن بقست یعنی داخازا قستی دکەن هەنگ قستی نادەن چت بێژنەوان وڵات بێژین شۆلێ قستی ناکەین بەرەوەی پاپارێ هەموو عالەمی چووە نەکرد پارێ من بە تەنیایی بەس برێم نک من بووە نکەمی عالەمێ خەڵک پارەی زۆر ڕۆیشت و ئێستا تووشی کێشە بوونەوەی هەموو کێشەی داراییە کابرا تەلەفۆنی لۆ دەکەی کاکە ئەتوو قستە سەرە مانگە بۆ نایی ئەو پارەی خۆت سەدکەی 5 مانگە دیارنی 3 مانگە دیارنی هەر نییە هەیە هەر ئەسڵە جوابیشت ناداتەوە عەقیشی نەعەق نییە لەبەرەوەی پارە نییە معاش نییە معاش کێمە لەبەرەوەی لە بۆوی ستەمە کرێ خانی بدات بچووکا بەخێ بکات مندار دەستنە مەکتەبێ ئەوە هەمووی دەبتە مشکیلە بۆمە بەرهنگینە چ مشکلە هەنگوت گەلوانە زۆر باش بوو چی معاش باش بوو قەو قەیرانە نەبوو خەڵک هەموو بە ئیلتزام دەهات پارەی خۆی دەدا و دەڕۆی شتشتی دەبێت دکاندارەکانیش کە دەبان لە کلەمە دەیان برد ئەمە تەوان جوملەی نێدایان دەینێ پارەی خۆیان هەموو سەرە مانگان بەواعد دەینە و مەشاکیلیان نەبوو هەنگ بە قست کەل و پەلێن خۆ نەدەن ئەشیاءی تۆ دمەشن یان نە طبعا وەکو جاران نامەشیتن وەکو جاران ناچیتن ئێستا کێم دەچیتن بازار زۆر زۆر تاسیری کردیە باواقعات بین ئەگەر عەرەب و لێرە نەبانایە ئەو وەزع زۆر زۆر خراپتر دەبوو 100% وەزعی خراپتر دەبوو بەس بەرەوەی ئەو عەرەب ئەو ئاوارانە لێرکوان نەبوون ئەوان 180 ئەوان بە پێویستی دێن شتەکان دەکڕن
تو ژیانە خدا ڕژان تۆ کەلوپەل ناف ماڵێ بقست کڕی یانژی نەقەت نەخێر من تاکو ئێستا تا پێم کرابیت کەلوپەلی ناوماڵ ئەشیا پێویستەکانی ناوماڵ بە قەست نەمکڕیە ئەگەر پێویستێک هەبێت لە ناوماڵ سەبری لێ دەگرین تاوەکو پارەکەمان نەقلی دەزێتە دەستی ئینجادەیکردنەوە کو بچین بە قەست بکڕین لە بەرۆی کڕینی بە قەست پارێکی زیاتر لێ دەستینن لە بەرامبەر نرخەکەی خۆی دابەر لە فیسەبیلیەوەی کە بە قەست ئەشیاکە تێناوە. قستی حیوانات و نبینی تأثیر لە هەندێک هاوڵاتیان کردیا تایبەت هەبوو ناوان قەیرانان و کێمکردنەوت بێگومان ئەو قەیرانەدارەیە کێشەی لە بۆم هاوڵاتیان دروست کردە چ لە دابینکردنی کەلوپەلی ناوماڵ چدا لە دابینکردنی کەلوپەلی ڕۆژانە ئەمانە ژوای کردو هەندێک هاوڵاتی بە ناچاری بە ئیجباری بڵین بتوانن دەست بۆ قسە ببن یاخود پەنا بۆ کڕینی کەلوپەلی ناوماڵ بە قسە ببن. چه خزمە کەس و کارەکێتە قست یعنی تشتێک بریەک و مشکلێک بووی درست بووە لەسەر قسە بەڵێ بێگومان ئەو کەسانە زۆرن لە برادران کە کەلوپەلی ناوماڵیان هێنا یاخودەر ئەشیای هێنا دواتر لە پێدانی پارێ ماگانەکە کێشیان بۆ دروست بووە لە کاتی دیاریکراوی خۆیدا پارێ بەردەستیان نەبووە یاخود نەیانتوانی ئەم قستە لە کاتی خۆیدا بدەن ئەمەش دەبێتە هۆی دروستکردنی کێشە لە نێوان خاوەن دوکانەکە و کڕیارەکەدا پێش قەیرانە دارای دروست بیتیان بێگومان ئەوە لە قەیرانی پێش قەیرانی دارایی ئەو کێشانە دروست نەدەبوو ئەگەر کەسێک بەخۆی درستی بکردووە لەبەرەوەی پارە هەبوو هەر چۆنێک بێت خەڵک دەیتوانیت قستی ماگانەی خۆی دابین کات بەڵام لە دوای دروستبوونی قەیرانی دارایی ئەو کێشانە و کێشەی تریش زۆر دروست بوو لە وڵاتیان. تو ئەشیاءت ناف ماڵێدا کەلوپەلەکان بە قەست کڕیان وڵی ئەمە جار کریمە جار کریمە بەس ئەوش لانی باشێ و لانی خراپە لانی باشەکەێت و توێ شتێک بکڕی توانان دانی دەیکری و یارمەتی گەلوت و لانە خراپەکەش ئەوی لەوانی زروی چوابێ نتوانانی قسەکان دێ و ینی زەخت بکەتە سەر ژیانت درست بوویەوە نتوانیان زەخت لە خۆم کردو پارەکانم دابین کردەوە خاوەن کۆمپانیەکەی بردی بەر زۆری شێبیت بۆم بردیە ئەگەر چییە؟ جۆن یعنی نانم لە بە زروفەکەی مەسەن دەبینی زروفی ئێستا بەخۆی قەیرانە و پارە نیە و شت نییە و یان زاریە بازار نام ناتوانێت پارەیە دابین بکەی دارایی تأثیر خەیران دایرەیە گەنا مەسەن تو معاشی محددت هەبی شت هەبێ مانگ بەرنامەی خۆت پارەکەی و کابراکەی دەبێت بۆیش باشە بۆ توش باشە پێش قەیرانە دارایی ئەف مشکلەتە نەبوون ناو مشکلێ نەبوو نەخێر زۆر باش و خەڵک بەرنامەی خۆی دادن بەجێ ئەو معاشە و داهاتی لۆی داهات دەچوو برد و کابرا بۆ کۆمپانی دەبێت لەو کەسانی خۆیان حەز نەکەن یعنی حەز بکەن مافی خەڵک دەن پارەی خەڵک نەدەن ینی دنوکەدەتە هیچ تشتێک بە قسە نەکڕێک و پارێت وڵی من ناخێر پار کردیم میش بەزە هەر زۆرێ بوو پارەی کابرام وردە بۆی بردو بەس تۆزێک پارەکەم کەمتر بوو $150 بکردمە $100 بۆ ماوەی زەمەنی مانگ بۆم برد هیچ مشکلە گەلوی دروست نەبوو یان ئەو تەلەفۆناتە بکەن نەخێر نەمێشتێ تەلەفۆن بکە ئالەبەی سقەکەم لە بازار ناسراوی نشتین و ئەنین خۆش نییە تەلەفۆن بکاتێ خاوەن کۆمپانیان کەلوپەلێن خۆ بە قسە دفرۆشن یان بەڵێ بە قس هەمانە بەس ئێستا زۆر کەمترە لە چاو جارە چی ینی کەمە ڕاستەکەی پێشترەوی داهات قس و شتی دەبێت فەرمانبەر بوو ئێستا فەرمانبەر و شتیش موچە نییە و لەبەر هەندێ کەما کردۆ زۆر کەما کردۆ ینی قەیرانە دارایی تەئسیر لەوە کردە بێگومان زۆری فەرق کردێ ئەگەر قست کەلوپەلە بفرۆشن نبینی ئەشایەتەوە پتر دێمەشن بێگومان تەسیری لە هەمی کردو بە قست هەم خێرەکەی زیاتر هەم خەڵکی زیاتر ئیسفادە دەکاتون چکەم ئەو توانە مادەی نییە کەوا بێتن بە کاش $300 $400 بداتێ دێ ماگانە $50 دەدا $30 دەدا هەندێک هاوڵاتی تشت برینە کەلوپەل بە قست بەڵێ هێن هەر سەرێ مانگێ قستەی خۆ دەدەن قستەکان دێنن بەس کەمتر دێنێ لە چاوجاران پێشتر لەوانەیە ماگانە $100 بوو بیان هینابە ئێستا کە لەوانەیە بە دوو ماگان $100 بێنن یان ماگانە $20 دێنین 25,000 دێنن دەرێتە سیریمانەیە نیتمانی امکانێتمان نییە هەر ئەوەندەمان پێدەدرێن ینی چه مشکلە چێ نەبووە وەختێک مشکلە بووە و ئەوێت هێن قستیت کرد بە قست دەکردن چه مشکلت ناوبەرەوە هەردووکە چێ نەبووە تاکە هەیە مەسەلەن هەندێک نەفەر هەیە کە قستیان بردێ پێشمەرگە بۆ شەید بووە ئەمش کە شەید بوتن لێ خۆش بێنێتەوە یان هەیە بەخۆی تەلەفۆن دەکات دەرێ امکانێتم هیچ نەمایە زۆر زعیفم ئەوەمە بەخۆمە عەفوما کردو دێنێتەوە ئەمەی هینێتەوە
وڵاتیەک کەل و پەل و ناف ماڵێت و بقست کڕیانژی بناکە والله بخۆمان ینی کەل و پەلی ناو ماڵی عادەتەن ینی بە نەقد دەکرین ئەو شتەی پێویستمان بێتن ینی بەڵام ینی ئەگەر ئەو قستەشکە هەیە ینی لە ئەو پێشانگانەی کە بە قست و شوادن بەڕای من شتێکی زۆر باشە لە بەرەوەی ئەو کەسی لەوانەیە هەیە ڕاتبی و ڕاتبشتیوا وەردەگریتن شتە لە بە ئەو کەسانە زۆر باشە ینی دەبتە پاڵپشتێک لە بۆیە کە مەسەرەن لەبەتی ئەوەی مەسەرەن کە بۆ نمونە سەلاجەک بە 5 وەرەقەی بیتن ئەو کاتی 50 دلاری دەداتن مانگانە $100 داتن ینی شتێکی زۆر باشە بەڕای من بەس وەکو شخصی خۆم ینی هەتا ئێستا کڕیبمان ینی بە نەقد کڕیتمان هیچ خزم و کەس و کارێک برادەرێن تا بقستکڕینەک و مشکلە بوان دروست بێت گەل خدانێن کۆ دەزانی ینی برادر و خزمشتووە هەیە خاستن ئەو کاتەی وەختی ئەو قەیران و قەیرانی دارایی ئەو شتانەکە هات بەڕاستی زۆر برادر هەبوو زۆر ناسیار هەبوو ینی تووشی ئەو کێشەیە بوو بەڵام زۆر ئەو کۆمپانیانە ینی کە تەمەشیان دەکرد دەیانزانی کە قەیرانی دارایی ئەو شتان ئەوانش ڕادەوەستان و ینی بەزە مانگێک 2 مانگ 3 مانگ ینی شتەکە ینی ئەتیادی بوو ڕۆتینی بوو لەکنیان و هەتا مەسەلەن وەزعکە بڕک ئەو بۆ ینی کە پارەی لە بە ئەو شخصە پارێکە وەردەگرت دیتناتە فروتنە کەل و پەلان بقست بەرژەوەندی هاوڵاتیاندایە یان هەموو کاتێک قست لە بەرژەوەندی هاوڵاتیدایە لەبەرەوەی هاوڵاتی هەیە ئیمکانیەتی زعیفە مەعاش خۆرە مەعاشەکەی بەشی هەموو شتێک ناکات لەبەرەوە پێویست سەرچی زەرورە دەبێت بیکڕی کە بشک کڕی پارەی نییە بەرشی خاڵیە زاکە بەرچی خاڵیە بۆ ئەوەی کە شکاری ماڵی تەواو کات و پێویستی ماڵی تەواوکە ئەوەی کە پێویستە بیکڕی ئەگەر بۆی ئیمکان بێت و دوکانی وا هەبێت بە قست بدا بەڵام قستەکە لە حەدی خۆی بێ زیاد نەبێ زۆر زیاد نەبێ تەسیل لە ڕات بەکەی بکات تەسیل لە ژیانەکەی بکاتن بەڵێ زۆر باشە بیکڕی بەڵام من بەڕێی خۆم ئەگەر ئینسان ئیمکانی بێت هیچ کاتێک بە قست نەکڕی لەبەرەوەی قست زەرێکی زۆرە بۆ ئەو کەسەیە کە دەکرێت پارەکە هەر بیدا مادەم هەر بیدا پارەکەی خڕ دەکاتەوە بە یەک زێبی کڕی باشترە قست نەبێ بەڵام بۆ ئەو کەسانی کە نیانە بەڵێ قستێکی باشە هەبێت مام ئێتو کەل و پەلێن نافماڵێ بقست دکڕیان نە هیچ کەسێک بە قست ناکڕم و پێشم پەسەند نییە بە قست بکڕم وەڵا لەبەرەوەی قست زیادێکی زۆری لەسەرەوە ئەو زیادە بەراش بۆ بڕۆ من زیادی خۆم نادەم عالم زیادی خۆم بۆ خۆم دەیخۆم بە قست ناکڕم و پێشم خۆش نییە بیکڕم و ڕئیشم لەگەڵەوە نیە خەڵک بیکڕی بەڵام کەسێک کە ناسارە بیکڕی باش کەسێک نەدیت یەک و ئاریشێک چێ بوویە ناوبەراوی خۆدانێ کۆمپانیێک و بقست کڕیا پارێوی نەبریە بە سەدانش جواب دووتوی داوە کابرا قستی بە خزماری بردو دوای نەیداوە کابرای دوکاندار تووشی زەرەر بووە ئەو شتە بووە زۆر بووە سەحالی نەسە شەر دەبێت زۆر کەس مایە پوش دەبێت لەسەر چیە لەسەر ئەو قست و نەقدەیە شتانە هەر هەبوونە و باشیش نییە لەبەرەوەی کە زۆر کەسەیە دوکاندارە بە قست من ئێستا دوکانم هەیە ئەگەر ماڵ بە قست بدەم ئەو کابرەیە کە بە قست دەدەمێ یا نایەتەوە یا تاخیر دەکات کاتێک کە هەر نەهاتەوە ماڵەکەم ڕۆی کە تاخیری کرد دیسان خێرم نەکرد سەر چه ئەساس قست بە قست دەنا خەلکێ سیقایان وەڵا ئێستا بە زۆری لەسەر مەعاش دەیدەن ئەوەی کە مەعاشیە بێتن کەفیل لێوەردەگرن یان لەسەر هەویەکەی لێوەردەگرن بەس ئەگە مەعاشی نەبێ نایدەنێک کاتێک کە مەعاش نەبێت کەفیلێکی مەعاش خۆری هەبێت نییە فرۆشتنی قست بەرێ لە بەرژەوەندی هاوڵاتیانە بەڵام ئەگەر ئەو کۆمپانیەکە ئەو شتان دەفرۆشی قازانجێکی زۆری نایەتە سەرێ ئیسفادەی قەرشە بەڕاستی ئەشیان خۆیت نافماڵی بقست دکڕیان وڵا حتممە پێویستم پێوی حەزم لێ بە قست باشترە وردە پارەکەی دێوە لە نەقدی باشترە و دەین پارەکەی دەگەریان دەبین پارەی لە بەردەستنێ و کەسە بەس ناوی قازانجێکی زۆری باسی سەرێ وەبی هەردوو لای ئیسفادەی بکەن بە قستم نەکڕێ بەس ئەگەر ئیمکانیەتم نەوی حەزم لێ بە قست بی
باشترە بە قست دیتنە بەقەر دەدەم مەسەرەن شام هەیە بە جوملا ئەینیوەشی قستیە بەقەر دەم فەرقی نییە تا هیچ کەسێک نەدیتە بووی مشکلە چێ بێت گەل خوددانێن کۆمپانیەک و بە قستدایە و هیچتا پارێوی نەبری با برادریم هەیە زۆر جزەی کارەبایی و شتوان زۆر فرشتێ پارەکان لو نایێتەوە ئێستا ئاخرکە نادێتەوە مەعاشی نییە پارەی نییە پارەکەی پێ نادرێتەوە لەبەر وەزعی ئابووری ئێستاە پێیان نادرێتەوە ینی قەیرانە دارایی تەسیر کردە طبعا تأثیری زۆر ئەگەر مۆزەفە معاشەکەی وەرگری بە تەواوی پارەکەی پێ دەدرێتەوە هەر دەداتەوە حەزیێ نییە بخوا ینی پێش قەیرانە دارێ ئەف مشکلە نەبوون مشکلە نەبوو کەم یانی دە سەتا دوو بلوانێک کابرات باری دەکردەی گواستەوە سەتا پێنج ئەوانیان داوانی هەموو پاریان داوە تو وەکو هاوڵاتیەک ئەشیاء ناوماڵ کەلوپەلەکان بە قست دەکڕیان نە ناوەڵە نەخێر وڵی دەزان چێ مای ئاشیا کەلوپەلی ناوە دەبینی بە $100 بە نەقدی بە قست بیکڕی $300 $200 $250 یعنی قست بەرژەوەندیە هەوڵاتیان دانینە بدیتناتە ناوەڵە نەخێر ئیمکان هەبیتن بە نەقدی بکرە گەر زەروری نەبوو مەیکڕە یعنی دنوکەدا تا ئیمکانیت نینە کو تو تشت بە قست بکڕیانژی والله ئیمکانێتەکە هەبی نەبیتن یعنی بە قسەکە خەیالێ ینی سعرەج خەیالی دادێنە ئەوجە بە ساڵک بە 2 ساڵە تۆر قسەکەی دەدەیە خەلاص نابی شتەکەی احتمالە عاتڵ دەبی دەشێتن یعنی شتە قسەکەی خەلاص نەبووە بدیتناتە قەیرانە دارایی تەسیر لە وڵاتیان کریە طبعا قەیرانی دارایی زۆر تەسیری کردیە پێشان کابرا 6 مانگ زارێک ساڵی زارێک ناو مالی دەگۆڕی معاشەکەی باش بوو ینی ئێستا قەیرانی دارایی پێ ناکرێتن وەکو هاوڵاتیەک دەناف ماڵدا ئەشیاء کەلوپەلێن ناو ماڵ بە قست دەکڕیان نەخێر بە حەزر دەیکڕم بۆ ینی هۆکارەکە چییە؟ ئەگەر بە حەزر بیکڕی باشترە بەس دەگەرێتەوە سەر ئیمکانێت و زروفی ئەو کەسێکە بە قست بێ بکڕیاننا چونکە ئەگەر بە قست بیکڕم ڕەنگە 100 تا 250 بێتە سەرێ ئەگەر بە نەقدی بیکڕم نە ئەو پارە زیادی نادەم خوددانن کۆمپانیا کەلوپەلێن خۆب قست فرۆشن تا چەند دبەرژەوەندی هاوڵاتیاندایە باشە تا حدێک باشە ئەخر ناڵم دەگرێتەوە سەر زروفی ئەو کەسێکە بیە بکڕی لەوانەیە هەم کەسێک دەرامەتی ئەوەی نەبی کە بیە بە نەقدی ئەو شتەی بکڕی ناچارە پەنابەرێتە بەر قستەکەی یعنی ئەف قەیرانە دارایی نوکە تەسیر لە خەڵکی کریە بەعام بێگومان تەسیری زۆری هەیە تا ئەو کاتە باشتر بوو ڕاتە بۆ مەعاش دەدرا ئەو کاتە خەڵک دەیتوانی بە پێی ڕاتبەکەی ئەو شتێککە پێویستی باەدی کڕی ئێستا ڕەنگە ڕاتبەکە بەشی خۆی نەکە ناسارنیم کەلوپەلێک بکڕی دیتناتە کە فرۆتنە کەلوپەلان قستا چەند بەرژەوەندی هاوڵاتیاندا بڵێ فرۆشتنی ئەشیا ناوماڵن بە قست تا 100 بەرژەوەندی خەڵکدایە بەڕاستی لەو زروفە و لەو قەیرانی زۆر باشە ئێستا مەسەلا من مەسەلا ژن دێنم ئەشیان پێ ناکڕێ دەسم ئەشیا بە قست دێنم سبلیر مەسەرەن کەوەنتەر سەلاجە مجەمیدە ناوماڵ هەموو بە قست حتا 100 یعنی بارم سوک دەکات من زۆر باشە تۆ خێزانداری بەڵێ ئەشیاء ناف ماڵێتە چاوەکڕێ بە قستیان بەڵێ ئەشان بە قست کڕی بەڵێ ئەشان مەسەن بارم قرس بوو ئەشان بە قست کڕی بارم سوک بوو بارێتە سڤکتر بەڵێ 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 باشە ئەو قەیرانە دارایی نوکە هەرێما کوردستانی گرتی هیچ تەسیر لەتە نەکرد زۆر تەسیری کردیە ئێستا خەڵک بەڕاستی هیچ شەشی ناکڕی هیچ ژن ناین هیچ ناکرد لە بۆی باری قورسە قستە باری خەڵکی سوک دەکات زۆر باشە هەر سەرێ مانگ تۆ قستەی خۆ دەدەیت سەرمانگە قستی خۆت دەم نه تا کەس و کارێک هەیە و ینی قست بتشت قست کڕیا و مشکلە چێ بووێت گەل خوددانێک کۆمپانی بەلی کابرا مەسەن معاش خۆرە معاشی نییە مەسەن لەو قەیرانە کابرا داوای قستی دەکات نیتی معاشی وەرنەگرتیە تووشی مشکلە دەبی پێش قەیران دیتناتە ئەف مشکلانە هەبوو مشکلە نەبوو هیچ مشکلە نەبوو زۆر باش بوو سەرچاوم تو وەک هاوڵاتیەک چاوت بینی فرۆتنە کەلوپەلان بە قست هەتا چ هاوڵاتیان حتمما لە تا قسمەکی لە بەربەرژەوەندی مەزموع خەڵکەشیدا ئەوەی اقتداری زەعیفە ناتانی بە حەزر بیکڕێت حتمما دەبی بە قەرد بیکڕی ئەو قەردەش کە ئەو قەیران تووشی و هەوڵاتیانە بووە زۆربەی کۆمپانیەکان تووشی مشکلێ بوون لەگەر و خەڵکە لەبەرەوەی ئێستا معاشەکە وەکو جاران نادرێتن قستی کۆمپانیەکان بات هەوڵاتەکان زۆربیان کێشەی ئەو وەزعیبوونەکە مەقسەد قستی نادەن و کۆمپانیەکان زەختیان لێ دەکەن و مەزموع خەڵکەکەن حتمما
یقداری زعیفە ناتوانانی بچی بە حەزر بیکڕی حتممەنی بچی بە قس بیکڕێت وەکو خۆم کە من ئێستا مەسن بەتەنێ نیمە لەگە مالی باوکم دادنیشتمە تا مسخانێکی بکری بگرم حتممەنی بسم بە قس بینم یقداری وەم نییە بسم بە حەزر بیکڕیم لەو گۆڕی ئەنی ئەو کۆمپانیانە حاڵەتی زۆر باشە لەو مەزموع خەڵکەچی کە بە قس ئەو شای دەیکڕن يعني قيرانا دارای تاثير الهند كريا حتما تاثير زۆری کردیا لە بۆ هاوڵاتی لە بۆ کۆمپانیەکانیش کە تاسیری کردیا هاوڵاتی دەچی بە قس دێنی لەسەر معاش دەهێنیتن حتما معاشەکە لە وەختی خۆی نادری بسی قستەکەی بداتەوە حتما زەختی دەکەوتە سەری کۆمپانیەکە لەو حاڵەتی چێشێ دەبێت ئایا معاشی ڕادەگیرێتن مۆزەفەکە ئایا معاشەکەی نادرێتی حاڵەتەن مشکلە زۆر ڕوودا لە والله حتما حکومەتی هەرێم دەبی چارەسەری وەزع بکە لەبەرەوەی معاشەکە ئێستا لە وەختی خۆی نادرێتن وەختەکان دیار نی وەزارەتەکان نازانیت چ ڕۆژ دەگرێتن وەزارەتی پێشمەرگە زۆر دەکەوتە پێشەوە دەکەوتە پشتە وەزارەتەکان کە زۆربەی وەزارەتەکان کە وەکو ئێستا وەزارەتی من ڕۆشنبیریە مانجی 28 بۆ مانگەی 26 نازانی مانجی دابێتەوە چەندی مانگە جە 20 مانگە نازانی بینەرێن هێژا و خۆشتوی الڤێرەژی ئەم گەهشتینە دیمایکا خەلەکا vê heftiyê hêvîdarîn meşyabît xizmeta heweyên hêja kirbîtin ta heftiyeka dî û babetekê dî ji bernamê derbarîn bimînin şad xatira hewa